ئێمە وەکو دایک و باوکی نابیناکان ئیمڕۆ لێرە کۆبووینەتەوە داوای مافی خۆمانەکەین. مافەکەش چیە؟ شتێکی زۆر بەسیتە. ئەمانەیە پاس بۆ مناڵەکانمان دابین بکرێت لە پەیمانگای ڕووناکی. مناڵەکانمان زۆر عەزیە دەخۆن، نە تەکسی ئەیانبا، نە پاسمان بۆ ئەگیرێت، نە تەکسی ترمان بۆ ئەگیرێت. بەڕاستی هیلاک بووین بەدەستیانەوە. یعنی بۆ حکومەتێک نەتوانێت بۆ 27 لە بە پاس دابین کە یعنی چی؟ ئێمە دڵمان بەچی خۆش بێت. بەڕاستی هیلاکی نوکو ئەم کۆمەڵە دایکە کە هاتوین بە ناوی هەمویانەوە قسە ئەەکەم من. یعنی ئەبێ شتێک بکەن بۆ مناڵەکانمان. جا بەدەست هەر کەسێکە وەزیری داراییە، کوێستانخانە، ئەم دائیرەی پشتمانەوەیە نازان بەدەست کێیە. ئەچینە لای هەچ کەسێڵە ئیشی ئێمە نییە. دراوە بە کۆمپانیا بەدەست کێ کۆمپانیا گرتووە نازانین. بەڕاستی ئەبێ شتێک بکرێ بۆ مناڵەکانمان. ئێمە 3 ڕۆژە مناڵەکانمان نەناردۆتەوە بۆ مەکتەب. ئەگەر وا بڕوات ناتوانین نیان نێرینەوە بۆ مەکتەب. ئیترۆ ئەکەوێتەوە سەر شانی خوان چۆن مامەڵاکەن لەگەڵ ئەم کەیسەیە. وڵایسا بە تەکسی خۆیان پێشتەمە 4-5 ڕۆژە نانێرین پێشتر بە تەکسی هات چۆمان پێکردن هەرچی 4 تەلبێت تەکسیەکمان بۆ گر بەستر ناتوانین لە توانامانان نەماوە. یعنی معاناتیان زۆرە. اینجا داوا لە حکومەتەکەین. ئەگەر حکومەتیش پێ ناکرێت داوا لە سەرمایه‌دارەکانی سلێمانی ئەەکەین هەر کەسێکە بتوانێت ئەو کێشامان پێ چارەسەر کات. اینجا زۆربەی زۆریشان مەعاشیان نییە. ئێستا هەیە دانەدانەیەکی تیاتی بە زۆربەی مەعاشینە کە تۆ مەعاشی نەبێ و اینجا تەکسیش بەی لە کێو پێمانەکرێت بەخوا ناتوانین. اینجا مناڵەکانشمان هەمویان بێتاقەتن لە ماڵەوە، هەمویان کێشەی دەرونیان بۆ دروست بووە کە تۆ یعنی هەموو ڕۆژێڵی ئەمڕۆ داوامە و بانی هەیە و بانی نانێریتەوە، یعنی زۆر بێتاقەتن.